وكوي ابن قيم جوزي رحمه الله رحمة واسعا لكتاب الداء والدواء داتن بليك ما بودادني بواني كتو تيكوتون لتاوان كوتونة تناو تاوان وناتوان واز لتاوان بينن كوتونة تناو تاوان وناتوان واز لتاوان بينن تسبليكي بوداناون يكم شد ذكري خواي قولوا بقرأ ولا قرآن دس بقرأ بقرآن وربا ولا قرآن بيكا ويكا روشانا اگر ترجمهش بخوينو ترجمه كي بخوينو هر شتێک دەست کەوت بخوێنەوە بەڵام لی تێبگەی ئەوە یەکەم پلە دووەمیان بۆی کەواز لە تاوان بینی دوعا سلاحی ئیماندارە چەکی ئیماندارە ئەی ئیمان کەسێک ببێت چەک لە شەڕدا چی پێ دەکرێ هیچی پێ ناکرێت طبعا کەسێک ببێت شمشێر لە شەڕدا چی پێ دەکرێ هیچی پێ ناکرێ بێگومان ببێ قەڵغان چی پێ دەکرێ هیچی پێ ناکرێ کەواتە ئێمە هیچمان پێ ناکرێت بەبێ دوعا بەبێ پاڕانەوە لە خوای گەورە سبحانه وتعالى سێمیان بۆ ڕزگار بوون لە تاوان بریتێ لەوەی ئەستەغفر الله بکە ئەستەغفر الله بکە بەردەوام بە سەر زمانت تەڕ بێ بە یاد و ذکری خوای گەورە بە ئەستەغفر الله کردن وەڵڵاهی خوای گەورە و دڵت دەکاتەوە ئەگەر دڵت ببووێ بە بەرد ئەوە لە ناو بەردەکان کانیاو هەڵدەقوڵێت و دێتە دەرەوە جامە بەسمان لە قسەکەمانەوە بووکە کە ئێمە کاتێک سەیری قورئان دەکەین وربوونەوەیەکی تەواوی تێدا بکەین ئینشاءالله پێویستی خوای گەورە ور ببینەوە لێوەکو پێویست